ئێوارەتان باش و سڵاوتانە بێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئێوارە بە شوێکی ڕاستەخۆ بەرمەتی ئەو کارانم لەم پرۆگرامەدا لەگەڵتانە هیوادارم هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت و لەگەڵمانە بن. ئازیزان و خۆشەویستانی ئێمە بۆ میوارەیە میوانەکەم شاعیرێکی ئازیز و خۆشەویستە، ئەویش کاک توانا فازیلە. کاک توانا کە لە نێوان ساڵەکانی 2007 بۆ 2008 دەستی کردو بە نووسین و تاکو ئێستا خاوەنی 2 ئەلبومی شاعریە. لەگەڵ ئەوەشدا کە بە بەردەوامی حەزی لە نووسینەوە بەردەوامی شار ئەنووسێت و هەروەها زیاتر لە چانەڵی تایبەتی خۆی لە یوتیوب شارەکانی بڵاو ئەکاتەوە. لەوێش ئەتوانێت بڵین کە گوێگرێک و هەوادارێکی باشیە. پێمان خۆش بووکە ئەم ئێوارەی کاک توانا لەگەڵمانە بێت بۆی هەم پێکەوە گوێبیستی شارە خۆشەکانی بن و هەروە کەمێک گفتوگۆ بکەین دەربارەی کار و پلانی داهاتووی کاک توانا. کاک توانا بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. خۆشحاڵم کە جارێکی کە پێکەوە دانیشتینەوە و دەرفەتێکی کەمان هەبێت بۆ ئەوەی گفتوگۆ بکەین دەربارەی شارەکانت. خۆشحاڵم. سپاس بۆ میوانداریتان، سپاس بۆ ستافە جوانەکەتان، سپاس بۆ بینەرانی عزیزتان. زۆر سپاس دەکەم. کاک توانا یەکێکی لەو شاعیرانی ئەتوانی بڵێن کە لە زۆر بۆ زۆر بوارەکان ئەنووسی دواتە لە زۆر بابەتەکانە دەستە بە بردەوە هەروە شارت بۆ نووسیوە و ئەتوانێت بڵێن بۆ بواری خۆشەویستی و هەروە کۆمەڵایەتی و دایک و هەموو ئەو بوار و بابەتانەی کە بەڵام تەنها شاری نیشتیمانی تا ئێستا نەچی بەلایە. بۆچی؟ خۆی لە ڕاستیە شنیارخان هەر بابەتێک کە تۆ تێکستی بۆ نووسیدا خوشتێکی لەبارەوە ئەڵێ نۆک بێتە تێکستیش کاتێ شتێکی لەبارەوەڵی ئەبێت تژی بیت لەو بابەتە یان با بڵێن پڕ بیت. لە ئێستاشە خۆشەویستی نیشتیمان بە جۆرە کاڵبۆتەوە کە ئەتوانم بڵێم ئەو ئێحساسم بۆی نییە کە تێکسی بۆ بنووسم. ئێستا من وەکو خۆم و نیشتیمان وەکو برایەکی عاجزم ئەبینم. چۆن ئینسان کاتێک لەگەڵ برایەکی عاجز ئەبێت سەلامی لێ ناکات، مەرحەباتی ناکات، تێکەڵی و اختلاتی ناکات، بەڵام لە هەر مووقیفێک لە مووقیفەکانی ژیانە پێویستی بە ئەم بێت هاوکاری ئەکات لە پشتێتی پشتی بەرنادات. من هەموو کاتێک لە پشتی نیشتیمانەکەم هەموو کاتێک نیشتیمانەکەم لە پێناوێ ئەجەنگم لە پێناوی پێویست بێ ئەیکەم، بەڵام وەکو هەست و سۆز و ئیحساس ئەو خۆشەویستیم بۆی نییە کە بڵێم ببێتە تێکست. لەبەرەوەی خۆمان ئەزانین چەندان گەنجیە وڵاتە ئەم هۆکارە لەوە سەر چاوەی گرتووە ئەو بارودۆخەوە یانێکو گەنجێکی ئەم کوردستانە ینی عاجزی لە نیشتیمان نەک عاجزم زۆریش ئەزانی بۆچی لەبەرەوەی بەشێکی زۆری ئەو کەسانی کە لە دەرەی جەدا خنکان تەنانەت لەو فارکۆنەی کە خنکان بە هەمان شێوە نەفەسی هەوایان دەرنەچوو بەشێک من لە هاوڕێنزیەکانم لە کەسوکارنزیەکانی خۆم هاوڕێم هەیە تایەتی لە ناوەندی و پێکەوە بووین. من کاتێک گەبیری نیشتیمانەکەم گەنجەکان تیا ئاسوودەنین، مناڵان تیا ئاسوودەنین، باڵێن جیلەکانی تر تیا ئاسوودەنین، هەستەکەم مبالەغە بێت تێکستێکی خۆشەویستی بۆ نیشتیمان بنووسم. بەڵام تەسەورەکەم بە داهاتوودا بتوانم ئەوە بکەم هەر کاتێک نیشتیمان دەرەوەی ئاشکرا لە داهاتوە ئەو هەست و خۆشەویستی و ئیحساسە بەرامبەر بە نیشتیمان جارێکی کە دروست بێتەوە هەروەها بێگومان ئەمەش هەمووی پێکەوە ئاکرێت واتە ئەبێ خزمەتی گەنجان بگرێت و هەروەها یارمەتی دەرێکی باشی ئێوە بن بەرپرسان و هەروە لایانی بەرپرسی ئەم وڵاتە. کاک توانا کەواتە زۆر باشە پێشەوەی پیشانە قوڵایی گفتوگۆکانی کەەوە هەروە هەنێک پرسیاریکە شارێکمان پێشکەش بکات. زۆرم پێخۆشە بەسەر چاوەکان باش. حەسەکەم بە تێکستێکی شاد دەست پێ بکەین. زۆر باشە. تەوانم تێکسە باز لەوە کاکە تەبەن هەموو کەسێک خۆشەویستەکەی خۆی لە لاجوانە فەخری پێواکات. ئەم تێکستەش باز لەوە کاکە وەسفێکی تیا بۆ خۆشەویستەکەی خۆی زمان کەسێکی لەو جۆرەوە نووسراوە. بەڵێ ئەڵێن بۆچی هێن بەهۆیەوە مەست ئەبیت تۆ بەو هەموو دڕدۆنگیەوە بۆ لەگەڵ ئەو دامت ئەبیت ئەپرسن چی وا لێیەکات قەدڕقت بۆی ئەسوور نابێت ئەڵێن ئایا ئەویش بۆ تۆ ئەشێوا بێت ئەڵێن ئەو جوانی کەوا تۆ لە لای ئێمە وێنای ئەەکەی زیادە ڕەوی تێدا ناکەی گوڵ یاری خۆم من هیچ گوێم لە خەڵکی نییە یارۆکەی خۆم بە ئەوینی کەم ناژێنم
لە خەونیشدا دەست باڵا بم کامەی خۆش بێت پێت ئەبینم تۆیەک هێندە دڵ مناڵ بیت کینەت کاژمێرێ بڕ نەکات منیش چەند لۆمەی نەرمی بکەن وەک بایەکە بەلای گوێمدا گوزەرەکات ئێخۆ ناشکرێ وێنەیەکی بێسناپت لە دەمی سادەیەتیدا بە تەوێڵی شاخی گۆیژەدا هەڵواسم تا بزانن ئەوە تا هەیت لە ڕاستیدا زۆر سپاس. دەستەکان خۆش کاکتوانەگەیان جا پێشی پیشیان لەم شعرە باسە لۆ کرد کە تۆ هەر شتێک کە هەست و خۆشەویستی و ئەحساسە بۆی نەبێت بۆ نمونە باسی نیشتیمانە کرد ناتوانانی بۆی بنووسیت جا شعرە ئاتایبەت بە عاشق و خۆشەویستی پەیوەندی لەگەڵ عاشق و خۆشەویستی یاخود هەر ئەو پرسیارە سادەیەکەم تا ئێستا عاشقیت بێگومان هەر کەسێک لە ژیانە بە پێی قۆناغەکانی تەمەن عاشقە بێتتر عاشقی ئەو شتابیان ئولفە دەگرێت بۆ شتەوە کە لەو کاتەدا لەگەڵ تەمەنەکەی خۆیان گونجێ بۆن من لە مناڵیا بە شتانێکی مناڵانەوە بەلعابەوە بە کۆمەڵە شتی ترەوە دواتر ئەچێتە تەمەنێکی گەنجەوە ئەفۆن بەجلوبەرگەوەی گرێت دواتر بە خۆشەویستەوە دواتر هەندێک کەسەیەتر خۆشەویستی بۆ پارێزیاکە خۆشەویستی بۆ ئەتر وە ئیلا ئاخری بەرەو سەرەوە بەڵام بۆ خۆشەویستەکە بەڵام خۆشەویستی بێگومان منیش وەکو هەموو تاکێکی ئەم جیهانە ئەتوانم بڵێم عاشق بووم بەڵام ئەتوانمەوە بڵێم سەرجەمی تێکستەکانم بۆ ئەو کەسە نییە کە خۆم ڕۆژگاری خۆشم ویستووە ئێستا ئەو عشقە کۆتایی پێ هاتووە بەڵێ بێگومان کۆتایی پێ هاتووە ئەش بێ کۆتایی پێبێنانی ناکرێت ئینسان و نەقیڕە مسۆبێ کاتێک کەسێک دێتە ژیانیەوە دواتر زروفێک وەزێک دروستەبێکە بۆ یەک نابن ناگونجن بۆ نەقیڕە مسۆبێت با بڵێ من هەر ئەومەوێت وانە ئەتر ژیان وایە ئیتر ڕۆژانە چەندان کەس ئەبینیت نەک لە خۆشەویستانی دوور ئەکەوێتەوە لە دەستیانەدا تەنانەت ئەمرن لەبەرەوە بەڵێ بە تێکیت عاشق بووم بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە بەردەوام بم لەسەر ئەوەشقە بەڵێ هیوادارم کە هەموو ژیانە لە عشق و خۆشەویستیا بەسەر بەریت و بە هەر بە ئۆقسێژەیە کاڵەن ئینسان خۆی ئەوەێت کە ئینسان یەک جار عاشقە بێت بەڵام هەنێ لاڕاو بۆ چوونەکانیانی ئەم قسێ بە درۆ ئەخانەوەڵە نەخێر بەپەی تەمەن و بەپەی قۆناغ و هەروە پێی ئەو گۆڕانکاریانی کە لە ژیانی مرۆڤەکانە ڕوایەت ئینسان بۆی هەیە کە چەند جارێک عاشق بێتەوە بێمانەوەش کەوتۆ سەر کەسی بەخان تەسەورێکمە لەسەر قسەی جەنابێت تەبەنە قسێ یەکێک لە نووسرە گەورەکانی گەلی کوردایی بەختیار عەلیە بەڵام پێچوانی ئەو بیرەکەمەوە من ئەڵێم مرۆڤ ئەتوانێت لە چەند جارێک زیاتر عاشق ببێت بەڵام بۆ مەرجەی کەسێک بدۆزێتەوە لەو کەسەی ڕابردوو زیاتر وە جوانتر شتی جوانتر بڵێ لەبارەیەوە ڕۆژانی خۆشتری بۆ دابی بکات زکرات و با بڵێن یادگاری جوانتری پێشکەشکات کاتی پێبات گرنگی پێبات ئێمە هەمیشە وا بیرەکەینەوە ئەڵێین ئەو کەسی کە دووەم جار دێت ئاسوودەمان ناکات بەڵام خەلەلەکە لە ئەوانیە کە ناتوان ئاسوودەمان کە خەلەلەکە لەوەدایە ئێمە ڕێگەی نادەین بمێنێتەوە ئێمە ئەو فەزایی بۆ دروست ناکەین ئێمە گیرۆدەی ئەو تعبیرە بووین ئەو دێڕە بووین کە ئەڵێت مرۆڤ یەکجار عاشقە بە یان یەکەم خۆشەویست بیر ناچێتەوە بەڵام وانە بەڕاستی بگومانە لای منی شار هەور بیر و بۆشونە هەیە و وانە هیوادارم بێگومان ژیان بەردەمامە و هیوادارم کە ژیانە پڕ بە لە عشق و خۆشەویستی کاکتوانەگیان و بێگومان لە شارەکانی تو شارە بۆ دابڕانیش نووسیوە چۆن عاشقە بێت و دواتریش کە کێشە و ناخۆشیەکێتە بینی ئەم دوو عاشقە و دواتریش دابڕانی لێکەوێتەوە پێمە خۆشە ئێستا گوێبیستی شعرێ بین دەربارەی دابڕان زۆرم پێخۆش خۆشحاڵم تۆ ئەزانیت دڵێک چۆن ئەتاوێتەوە نەهاتنێت چه حاڵێکە و تەنیایی ئەبەخشێتەوە پێت زانیوە چەند ناخۆشە بێ ئازیزی یاخود گەیشتوتە ئەو ڕایەی گیاندانە لە یەکتر زیزی ڕاست پێم بڵێ هەتا ئێستا خۆتت لە جێی من داناوە یان هێندە بە کوڵ گریاویت وات زانی بێت کە چاوەکانت پژاوە
هەتا ئێستا یادێکی من قۆرگی گرتوویت یاخود لە ناو خەیاڵێکە کەسێتر منی لێ بردووی نائارامی دوای لێ کردویت بکەویتە گۆلە داخە درکت کردووە چ ئێشێکە شکانەوە بەناو ناخە قەت هێندە هەلا بوویت هەستت کرد بێت دڵت پارچەی لێبۆتەوە یان هیچ بەیانیەک هەبووە دۆشدامێنیت بە دیار بەرچاییەکەتەوە ژیانەکەم بۆیە پرسییم زۆر لە مێژە نەتم دیوە نەئەزانم کام خوت گۆڕاوە ناشزانم هێشتا وەک منیت یان سادەیت ئاڵۆزاوە ئەگەر کرا بە نامەیەک هەواڵێکی ئێستان بڵێ باوەک جاران بەهۆتەوە خۆشتر بترپێنێ دڵێ ئەگەر کرا بە نامەیەک هەواڵێکی ئێستان بڵێ باوەک جاران بەهۆتەوە خۆشتر بترپێنێ دڵێ زۆر سپاس خۆش دەسەکانە خۆش کاکتواناییان بێکوانەوە شەستێکی ناخۆشە دابڕان و هەروە چاوەڕوانی ئیشاڵڵا کەس ناکەوێت ئەو بارودۆخەوە خۆشێساشنیارخان تەنانەت ئینسان ئەفون کە بگرە زۆر زار تۆ ئولفە دەگری بە پشتێکی ژێر سەرتەوانێوانە ئەگەر شێر لە ماڵێک مەیتەوە پشتێکی خۆتە پێ نەبێ ناتوانانی بێ ساعت بخەی زۆر زار هێندە لە پیاوان ئولفە دەگرن بە دەستێحەکەی دەستیانەوە زۆر زار بە مۆبایلەکەتەوە نیە ئولفەتگرتن بە هەموو شتێکە و دابڕان لی ناخۆشە من هەندێک شخصە ناسم ساری فرۆشتوە دیاین دڵی پڕ بوو بۆ سارە شتێکی بێحساس و بەهێستی شۆتوانی لەوە باشتر و جوانتیش بکریتەوە مەڵامی تر هەموو شتێکە ئینسان لەگەڵ یا بەردەوامە بێت کە هۆگرە بێت و لەگەڵ یا بەردەوامە بێت فرسە بێگومان کاکتوانامێ و پرسیارە بکەم کە شارەکانی تۆ کورتن ینی هەموو شارەکانە بۆ شێوەیە زۆر جار باس لەوە کرێت کە ئەگەر تێکستێک زۆر دوور و درێژ بێت ئەوە ئەبێتە هۆی مەلەلی و هەروە خوێنەر تااقەتی ئەوەی نێتا کۆتایی دیێڕی شارەکە بەردەوام بێت و بیخوێنێت و یاخۆی گوێبیستی بێت زۆر جاریش ئەو ڕابۆچوونە هەیە کە بڵێن تێکستێکی کورت ئەو پەیامە جوانەی شارەکە ناگەێنێت ئەوەی کە خوێنەر ئەوێت و هەروە چێژێکی تاو نەیە بە خوێنەر مادەم کە شارەکانی تو هەمویان کورتن یانی پێم خۆشە ئایا شاری کورت ئەو چێژە ئایا بە خوێنەر یا خودنا شنیارخان بابەتەکە دەورە بینە لەسەر کورتی و درێژی تێکستەکە هەندێک تێکست هەیە هەتا کورد بێت باشترە باشە بەڵام هەندێک تێکست هەیە ئەگەر بێت و درێژی نەکەیتەوە ناتوانانی ئەو پەیامە بگەێنیت هەندێک بابەت هەیە تۆ توانی دەردەدڵێک بکەیت بۆ نمونە کەسێک بێتاقەتە باشە ئەڵێ چی تەڵێ بێتاقەتم کاتێک ئەڵێ بێتاقەتم بە تەنها دەربڕینی ئەم وشەیە ناتوانێت بێتاقەتێکی دەربچێت تۆ گەپتی هاوکاری بکەیت ئەبێ دانیشێ ساعتێ دو ساعت باسی کێشەکەی مەشاکیلەکەی بک بۆی تۆش قسەی لەگەڵاکەی باڵین گفتوگۆی لەگەڵا بکەیت بەڵام هەندێک بابەتی تر هەیە بە دوو شە ئینسانەکە توانێت تعبیر لەو حاڵی خۆی بکات لەبەرەوە جۆری بابەتەکە دەور ئەبینێت ئایا ئەم تێکستە ماناکەی داوە بەدەستەوە مانای تەواوەتی یاخود هێشتا ماوێتی بەڵام زۆر جار کورتی تێکستەکان زۆر بە شاعرانی ئەم سەردەما ئەی بەسنەوە بەوەی کە ئەمە نوێگەریە ینی ئەمە شعری مۆدێرن ئەبێ بەو شێوەیە بێت تۆ لەگەڵ ئەو ڕابۆچوونەی من لەگەڵ ئەو ڕابۆچوونەیە مەزانی بۆچی شنیارخان لەبەرەوەی ئەگەر بێت و تێکست شعر با بڵین لە سەردەمی ئەڕستۆ سقڕاتەوە دەستی پێ بکەیتە تاوەکو ئێستا شعرێکی ئێستا بەریان بۆ سەد دانە شعری ئێستا بێنی لەگەڵ سەد دانە شعری سەردەمی ئەڕستۆ سقڕاتە بەراوردی بکەیت باشە یان ئەبێ بەمایان بڵێ شعریان نەبێ بەمایان بڵێ شعر گۆڕانکاری بەسەر هاتووە ژیان وایە لە جلوبەرگە 20 ساڵ لەمەوە پێش جۆرە خواردنیەکە خورا لە ماڵەکانە با بۆنمە دۆینەیە کەشکەکە ئیتر ئەو بابەتە کوردەواریانەیە لە ئێسادا تەماشاکەی کۆمەڵە خواردنی ترا پیتزایە با بڵین بریانەیە کۆمەڵشتی بەڵێ ژیانی لە ڕووی جلوبەرگیشەوە لە ڕووی جلوبەرگیشەوە بۆ من لە سەردەمی زووە کالوشە بووە بۆ لە پێکردن ئێستا هەموو کوردستان گەرە جووتێ کالوشە دەست ناکەوێت لە هەموو جانبەکانی ژیانە با بڵێن گۆڕانکاری ڕوو ئەدات ئەو بابەتی جەنابیشت باست کرد کە هەندێک لە شاعران تێکستی کورد بە نوێگەری دانێن بەڵێ ئەگەرمان ناببەخشێت من تەسەور ئەەکەم
نوێگەرێکی جوانە هەر لە بۆ منە تێکستی چوارینێکی خیام هەیەمانێکی تاوا بەخشێت لەبەرەوە شتێکی باشەوە زۆر باشە کەکتوانامێ و پرسم کە زۆر بەوردی کار لەسەر تێکستەکانی خۆتەکەیت ینی وەکو ئاماژان پێکرد پێشتر کە تۆ تاسا دوو ئەلبەمی شعری دێوە هەروەها هەمیشە حەزەکەیت و کار لەسەرەوەکەیت کە کلیپی شعریشت هەبێت کامە خۆی لەخوایە زیاتر خوێنەر بەلای تێکستەکەی ڕائەکێشێت کە تۆ ئەگەر ئەدایەکی جوان و خوێنەوەیەکی جوانی بۆ بکەیت بەڵام تۆ زۆر بەوردی کاری بۆ ئەەکەیت حەزەکەیت هەمیشە کارەکانت بۆ تێر و تەسەلیە بێت کە کاتێتەوێت بەرهەمێکی تازە یاخود تێکستێکی شاری تازە بڵاو بکەیتەوە بەڵێ بێگومان شنیارخان من لە بەرەوەی هەموو هیلاکی و ماندووبوون ویلتی زاماتێکی تێکستەکانم لەسەر خۆم نییە ڕەوان نییە بێم لە تێکستەکانمان نەقسی ئەنقەستە بێ یان نەقسی باڵی ئیهمالی هەبێت بۆ لەبری من تەنها تێکستەکان نووسمەی خوێنمەوە سپاس بۆ مامۆستایەسین ژاژڵەی کە کاری ڕیکۆرد و میکس و ماسرینی شەکانەکە کاک شازاد کە سپۆنسەری کا پرۆدیوسەری کارەکانمە کارەکان ئەەکەن بۆیە لەبەر ئەوە من لە مەجای ئیشەکەی خۆمە هەتا توانی بێتم لەم هێشتووە خلاف هەبێت بەڵێ ستافێکی تایبەت بە خۆم سوپاسیان دەکەم لێرۆ چایە ماچەکە مەڕاستیەگەرەوە نەبوونایە منێ سا لێرە نەبووم واقعی جواب یاسا مامۆساسی لێرە دابیشتا و کاکە شازادیش لێرەیە لەبەر ئەوە منیان هێناوەتە ئێرە و سوپاسیانەکەم گەلە لێ ئامەمنەوە کرد کاکە شازاد و مامۆسایاسینیش کۆمەڵە کەسی لێ سا حەز ناکەم نایە بڵم ناواشێت ناوی چەندانێکم بیر بچێت دوای لێم زبیر ببن بەڵام و دوانە زۆر ئەساس بوون هەروەها مامۆسا بار چاومار کە لە ئەلبومی دووەما لەگەڵمان نبوو ئەلبومێکی جوانمان پێشکەشکرد دەنگدانەیەکی باشی هەبوو ئەلبومێک بۆ نابیستانی خۆشەویستە لە بەرنامەکەی جەنابیشتانە میوان بووینە و جارە قسەمان لەسەری کرد سوپاسیانەکەم بەڕاستی دەستی هەموو لای خۆش بەسمان لە کلیپی شاری کرد لە بەرنامەتە هەیە کا دوو کلیپی شاری ینی ئامادە بەڵام ترکاری وێنەگرتون و ئەو شتانەی ماوە ئیترەمە شۆکاری تایبەتی خۆتێکە تاکو ئێستا ماوەتەوە و ئەنجام بە ئەنجام لەگەیانوە پێم خۆشەکەمێک باس لە کلیپی شاری بکەین ئایا کلیپی شاری گرنگە وەک چۆنەوەی بۆ بەرهەمێک یاخود بۆ گۆرانیەک ئەوەنە گرنگەوەی بشێتە ناو خەڵکەوە بۆ تێکستەکانیش هەر بۆ شێ بۆ شار بۆ شێوەیە بەڵێ بێگومان گرنگە لەبەرەوەی تێکس کاتێک تۆ بە نووسین ئەینووسیت کەسێکی خوێنەوە تاموچێژی هەیە کاتێک بە ڤۆیس گوێلی ئەگرێت تاموچێژێکتری هەیە کاتێک میکس و ماسرینی بۆکێت و میوزیکی خێتە سەر تامێکی تری هەیە کاتێک ڤیدیۆ گرافیکی بۆکەیت لەزەتێکی ترەیە بە با بڵێن بە بیسەر بە بینەر کاتێک کلیپێکی بۆکەیت جوانتر ئەبێت دەبێتە شارێکی متەکامل باشە من وەکو خۆم چەند کلیپێکمان نیازە بەڵام ئەو کلیپی کە زۆر زۆر ئەساسە کە بیکەین و مەبەستمانە لەگەڵ ستافە خۆشەویستەکەمە پێویستی بە کەشوهەوایەکی دەرەوە هەیە ئەو شوێنێکی ئێمە دیاریمان کڕۆ لە ئێستا گونجاو نییە کە و کارێتی بکەین چکات بەشێکی زۆری کارەکان بە جۆرێکە بە شێوازێکە گەل ئێسابیکین کێشەمان بۆ دروستەکات بەڵام بە دڵنیایە و لە داهاتوودا ئیشیانتیاکەین و کۆمەڵەکلیپێکی جوانمان بەڵێ لە ژاشلەکەی لەبەری خۆت ژاشڵەی یاخۆت خۆشەویستە هەر ئەوەیە بەڵێ ینی ژاژڵەی بووم بە تێکستەکانی کاکتوانە هەوا دیارە خۆی زانی چۆن نەشنیارخان من بەڕاستی پێ بڵم ژاژڵەی بوون بە نسبەت تواناوە شەهادەیەکی معنەوی بەرزە ئەتوانم بڵم بەقەی ماستەرێک بۆ من گرنگە لەر شوێنەگەڵم ژاژڵەیم لە بەتایبەتی ئەو کەسانی کە ئەجیالەکانی ژاژڵە ئەناسن بەڕاستی زۆر شانازی ئەەکەم زۆر خۆشحاڵم احترام ڕزێک ترمانێ لە ناو خەڵکە من هەمیشە وتومە خۆم بە بچووکی هەموو ژاژڵەیەک ئەزانم هەمیشە وتومە فەخر بە هەموو ژاژڵەیەکەوەکەم ینی یەکێ لاوەتە گەورەکانی منەوە یەکێ لە خەمەکانی منەوەیە کە بتوانم وەکو گەنجێک شوێن پێ هەڵگیری ئەو ڕێبازە ڕۆشنبیری ئەدەبیە ئەخلاقیە جوانە هوەریەی ژاژڵەیەکان بم کە زەمنێکی زۆرە هەتا ئێران هێناوە بۆ ئێمە زۆر حەزەکەم بۆ ڕێبازا بڕۆ مولانەیە بۆ فراوانتریشی بکەم شانازیان پێواکەم هەموو کاتێک بێژگەلەوەی کە مستافەکەی خۆم زۆربیان هەمویان ژاژڵەی بڵین بەڵام ئەگەر ستافەکەشم ژاژڵەی نەبووایە من شانازی بە هەموو تاگێکی ژاژڵەوەکەم فەقریان پێوەکەم بەشێکی زۆری وڵاتەش لە دکتۆر لە مهندیس لە مامۆسا زۆربەی کەسانی ژاژڵەین لە هەموو جیالەکەمانە ئەین زۆر جار بە سوڵ لە بینی خۆمانە ئاڵین ئەگەر بێت ومە بمانێ حکومەڕابێنین خۆمان دەتوانین موسسەی بکەین لێرە ڕێز و سڵاومان هەیە بۆ هەموو ژاژڵەکان هیوای بەختەوەریان بۆ خواسی لەگەڵ تەندروستێکی باش کاکتوانە با ئێستا کاتێوەکە گوێبیستی تێکستێکی دیکەوی پێم خۆشە زۆر باشە.
لە نامەیەکە نووسی بووم وەک جاران نیم ڕقم لێتە هەر بە درۆ لە دهانەیەکی ترمدا نووسیم بوو بۆت ئێستا کەسێتر لەجێتە بیرمە شەوێک نەفامانە بە خۆت ئاشکاندمیەوە وتم جاکووە بڕۆیت لە کۆڵم ببیەوە شعرێ نازدارم بۆ نووسی نەمهێڵا بیبینی ئەوسا ئاخر گیان و هەر بەبێهۆ جاران ڕقم لێت هەڵئەسا جارێکیش نامەم بۆ نووسی وشەکانی زەق نەمبود بوون شەڵڵا هەر بۆم نەناردیایە ئاخر کەنگێ ئەو تاڵاوە بەو شیرینەی تۆڕەوایە زۆشتم کرد بەڵام تۆ هەر لێمت بووری دیار بوو ئەتزانی کە چۆنە بێ یەکتری و ئێشی دووری خاتۆنی من لە مێژە حەق ئەدەم بەخۆم بەڵام ئێستا گەلێ زۆر بیرتەکەم ئەزانم تۆ بێتاوانیت بەس دڵەکەی خۆمەشێتە بەڵێن بێت بۆتی تەمێکم بەس دڵەکەی خۆمەشێتە بەڵێن بێت بۆتی تەمێکم زۆر سپاس دەستەکان خۆش کاکتواناییە ئەمەش بێکوانە گۆشارەکانی کە زۆر جوان بوو کاکتوانە بێنە سەر باسکردن لە کارێکی دیکەیت و ئەویش زنجیرە تێکستێکە بە ناوی وڕەور کە لە ماوەی ڕابردوودا بێگومان بەڵاوت کردوێت و لێستاشە هەر کاری لەسەرەکەی کە ئەم زنجیرە تێکستە هەر جارە و دەربارەی بابەتێکی کۆمەڵاتیە کە خۆت هەڵی ئەبژێری یاخود کە کار لە خۆ دەکات پێم خۆشە زانیاری مامریتێت لەسەر ئەو زنجیرە تێکستە و بەڵام بە کورتی لەبەرە کاتی پرۆگرامەکە ئەو نەما بۆی پێم خۆشە کە گەویستی چەند شارێکی گەشتبووین کار بمێنێت بەڵێ ئەو زنجیرە تێکستە کە بەناوی ورەورەوەیە زنجیرە تێکستێکە کە زۆر مەبەستمە پەیامەکانی بگاتە جێکە لە ئێستادا زیاتر لە 200 زنجیری ئامادەیە و هەروەها ئەو بابەت و باسە کۆمەڵایەتیانەیە کە لە ئێستادا ئەوامی خەڵک پێویستی پێێتی و یاخود ئەوامی خەڵک ئۆکەی پێدا و جۆرە ستایلێکی نووسینی نوێشە چۆن بۆ نمونە من هاتووم کە سایەتێکم کردووە بە کارکتەری سەرەکی ئەو زنجیرانە کە بە ناوی ماریەوەیە لە هەموو تێکستەکانە لە هەموو بابەتەکانە باوڵین حیوار لەگەڵ ئەوواکەم بۆ نمونە کامێ شتێک بڵێم بە کۆمەڵگە بە گەنجان بە مناڵان بۆنمە بە پیران بە ئەوانەی کە لە تەمەنێکی متەوەستان قسە لەگەڵ ماریە ئەەکەم باشە قسە لەگەڵ ماریەکە ئەمە جۆرە ستایلێکی نووسینی تازەیە نوێگەریە پێشتر لەی شوێنێک نەمبینیوە خۆم تەنانەت بڕوا ناکەم لە زمانەکانی تریشە هەبێت خۆشحاڵم تا ئێستا ئۆکەیەکی باش دراوە یان با بڵێن لەلایەن ئەو کەسانی کە بەرچیانەکە سەپۆرت کراوە هەر لە یەکەم زنجیرە و دوو موسێم و سەپۆرت کراوە خۆشحاڵم بە ئەوە بڵێ بە هیوای بەردەوامی بۆ تۆ کاکتوانەگیان زۆر خۆشحاڵ بوو کامڕۆ لەگەڵمان نابیت ئەوە هیوادارم کە بە زووترین کات ئەو دوو کلیپە شاریەش وێنەی بگریت و هەروەها بڵای بکەیتەوە هیچ شتێکی تازە هەبوو لە پلانتە وەکو کاری تازە بێگومان تەنها دوو کلیپە شاریە تەنها دوو کلیپێ و بەڵام بەردەوام من وەک پێمەتی بۆی ستافە خۆشەویستەکەم و بەردەوام کاری تازم هەیە بەردەوام لە یوتیوبە لە ئێسادا نزیکی 30 بۆ 40 تێکستم هەیە کە ئۆنلیمیە پەبلیک نییە واتە کەس ناتوانێت ببینێت ڕۆژانە بەپێی کات و بەپێی گونجان و بەپێی وەرز و بەپێی ڕۆژەکان پبلیکیانەکەم و بڵایانەکەموانێ زۆر باشە دەستەکان خۆشکات توانایە من ماڵاوایی لە بینەرەکان مەکەم و تۆش بە تەکستێکی شاری ماڵاوایەکەین و هەروە کۆتایی بە پرۆگرامەکانی دووبارە بە هیوای بەرداوامی بۆ دەستەکان خۆش بینەرانی خۆشەویست پرۆگرامیان ڕۆژتان پێشکەش کرا هیوادارم کە بەدڵی ئێوە بێت و هەروەها هیوادارم کە بەرنامەکە بەدڵتان بێت و هەروە سبینی هاوکارانم بە پرۆگرامێکی تازە لەگەڵتانە بن تاو کاتە ئێوارێکی خۆش بۆ گژلاکتان و خواتان لەگەڵ ئەزانی چی تۆ زۆر جوانە ئەزانی چی تۆ زۆر جوانە شەوان تووڕە و گیر و پەستی کەچی سبەی
بە دڵێکی خاڵی خاڵی خەڵبەرت ئەدا و هەڵاستی هەموو شتێکی تۆ جوانە داوای ئێجگار کچانە و مناڵا نەشێت تەنانەت مەکر و گلەیی ناو نامەشت هەر کاتێکیش گڕوو بگریت بەخوا لێت ئەوە شێتەوە نۆتەی دەنگت چەند توندیش بێت هەر نەرمی ئەبەخشێتەوە بەو دڵە بێخەوشەتەوە هەڵەشکەیت بۆت ئەچێتە سەر وەها زەوتت کردوون بۆ خۆم بۆ خۆت لە گیانی ئەم کوڕە لاوە نایەیتە دەر بەو دڵە بێخەوشەتەوە هەڵەشکەیت بۆت ئەچێتە سەر وەها زەوتت کردوون بۆ خۆت لە گیانی ئەم کوڕە لاوە نایەیتە دەر بچمە هەر کوێیەک لەگەڵ مای بچمە هەر کوێیەک لەگەڵ مای ئەڵەی پێش من لەو ناوە خۆت داشاریوە زۆر جار ئەڵێم ئەم یارۆیەم تک تک بەسەر ئەم شارەدا داباریوە هەموو شتێکی تۆ جوانە هەموو شتێکی تۆ جوانە خەمی شمبەی تێدەنگ ناکەم بەدەم خەوی قۆڵی شەوە قەت ناشکوریت لەسەر ناکەم خامی جوانم ئەزانی بۆچی لێ دوورم ئێستا زوو زوو نایە مەلات ئەترسم ئەو جوانەی هەتا ڕۆژێک بم خاتە سەر زەوی و لە پێو لە پەل و پۆم بخات